بەیانیتان باش ڕۆژتان باش بۆ هیوایی کە لە هەرکوێکن لەش ساڵتان دروست بن کۆتا ڕۆژی سەرەتای ڕۆژی هەفتەیە و بۆ هیوایی کە بتوانین لە سەرەتای ئەم هەفتەیە ڕۆژێکی جوان و پرسوتان بۆ دروست بکەین. هیوایی هەمیشە باش بوونتان بۆ خوازین لە بەیانی 24 ئەم بەیانیش کۆمەڵی بڕگە و بابەت بۆەوە ئامادەیە. ئەمانەوێت زیاتر باس لەو بابەتانەش بکەین کە پەیوەستن بە ڕۆژ هەر ڕۆژێکە دەبینین ئەو ڕوودا و پێشاتانی کە دێنێ پێشەوە گرنگی تایبەتیان هەیە هەر نوێکاریەک کە دەکرێت ئێمە حەزەکەین کە لە پرۆگرامی بەیانی 24 بۆ ئێوە بخێنەڕن. بۆ نمونە ڕۆژانە زانین کە ئامێر و هۆکارەکانی پەیوەندی نوێ دەکەونە بەردەستی بەکارهێنەنان. یەکێک لەو دەرکەوتانەش تەکنۆلۆژیای 5Gە کە هیچ لەبارەی 5G ئەزانن ئێوە خۆشم حەزەکەم کە زانیاری زیاترم دەست بکەوێت بۆی لەگەڵمان بمێننەوە بۆی کە بزانین لەسەر ئەم بابەتە میوانی تایبەتمان ئەبێت وەڵاممان چێداتەوە لەسەر و پرسیارانەی کە لەلامان هەیە و زانیاری نوێکان چین. یەک بابەتی تەندروستیشمان هەیە ڕەنگە بۆ هەندێک کەس بوو بێ بە گرەیەک کە گرەیەکی ئاڵۆزە نازانێت چۆن چارەسەری ئەم نەخۆشیە بکات یاخود بابزانین ئەمە پێوترێن نەخۆشی یاخود چییە ئەویش بۆنی ناخۆشی هەناسەیە دەم و چییە هۆکارەکانی دروست بوونی بابزانین ئەو بۆنە چییە لە چیەوە دروستە بێت چۆن نەتوانین بنبڕی بکەین بۆ ئەم بابەتەش میوانی تایبەتمان ئامادەیە بەیانیە لەگەڵمانە بێت ئەمانە بابەتەکانمانە لەگەڵمان بن سوودتان پێگەێنی. یاسین فرۆشیارێکی هەنارە لە هەڵەبجە. ئەم ساڵ لە وەرزی پێگەیشتنی هەنار زۆرێک لەو باخانە دەکرێت کە هەناری باش و دەرەجەیەکیان هەیە. ئەو باس لە هەناری ئەم ساڵی هەڵەبجە دەکات و دەڵێت کە بەهۆی گۆڕانی کەشوهەوا و هەروەها نەخۆشیەوە بەروبوومی هەنار کەمی کردو بەڵام ئەوەی کە هەیە هەنارێکی زۆر جوانە و تایبەتە نرخیشی زۆرە بەراورد بە ساڵانی ڕابردوو دەتوانین وەک ساڵانی ڕابردوو بەشێکیشی ئەڵێت ئەتوانین کە ڕەوانەی وڵاتانی دەرەوەی بکەین پێکەوە ئەم بابەتە دەبینین و دەگەڕێن وڵات. ئیمساڵ هەنار زۆر کەمە وەکو ساڵانی تر نییە بە تایبەتی ئیمساڵ یعنی باخ زۆر هەناری کەمە یعنی بگرە بڵم لە سا هەفتاکەمی کردووە ئەگە زیاتر نەبێ کەمتر نییە لەبەرەوەی ئیمساڵ زستانی با بڵێن زستانی ساڵی پارمان سەرماسۆڵێکی زۆر بوو. ئیمساڵ هەنار زۆر کەمە و ئەوەی کە گرتوێتی هەناری جوانی گرتووە هەناری کەمی گرتووە بەڵام هەنارەکەی زۆر جوانە هەنارەکەی ئاوایە هەنارەکانی شازە ناوی جوانە ئاودارە شوێنێکیش کە ئاوی نەبێت ئەوە فەوتاوە هەر باخەکەی فەوتاوە بەڵام ئەو شوێنێکی کە ئاوی هەبوو بێ هەناری زۆر جوانە و بەعام ئیمساڵ هەنار کەمە. من خۆم ساڵانە زیاتر ئەگەر دڵنیانە بم باخەکانم کە ئاوا زۆر جوانە و تایبەتە با بڵێن نایخم لەبەرەوە مشتریەکانم تایبەتن. ئەم هەنارە بارانی ژلێبا زۆر لەوە جوانتر و دنچی قەویتر و ئاودارتر دەبێت. ئەم هەنارانە بۆ ڕووبەنارە بەس لیانەکەین و تۆزێ مەزەی ترشی هەیە بۆ ڕووبەنارە بێت تۆزێ ترش بێت و ئەمانەمان بەس بە تایبەتی بۆ ڕووبەنار داناوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو جوتیارانی شارچکەی ئەکرێ زیاتر لە 1500 دۆنم زەویان بە داری هەنار چاندووە و ئەم بابەتەش هەر لەسەر هەنارە بێت کە ساڵانە ئەو ناوچەیە بەرهەمێکی باشی هەناری هەیە. ئەم ساڵ لەگەڵ پێگەیشتنی هەنار ژۆرە نەخۆشیەک لە ناو باخەکانی هەنار بڵاو بۆتەوە کاریگەری نەرێنی خستۆتە سەر بەرهەمی هەناری ئاکرێ و بەڕێوەبەری کشت و کاڵی ئاکرێش باس لەوە ئەکات کە دەرکەوتنی ئەم نەخۆشیانە هۆکارەکەی گۆڕانکاری کەشوهەوایە.
دیمن وریانا هنارانه لآکره کد گل پی گشتنا خوین توشی آفاته که بوینو یه جناف دچن. شاکر جوتیاره که دوریه او یه هاتیت نوا باقی خویه هناراندا لیوک او دن دیار کرن هنارین وانا به ایک جاره کی ین جناف دچنو اوهانه او ین دلگران کرین. سالت شوی هنارو کما یا دوران هله یا آکره زور ناجح بو یا باش بو اف سالا و بر نگرد او کتابه به هاتیش تقریبا هاده هتا بری و نه هتا بری کرمی بو کفته بنی اف سالا ایرادا خوده همه علاتک هات خیر حشک بی وریا خیر کفته بنی اجا نظالم قال گرمه بی نظال سرمایه بی بس باربتر وی دیمایه و گرمک هات احتمال وی گرمه تأثیر خو لیکر بیتن اتهمبر در کتنا و آفات دا ریوبریا چاندنا آکره دد دیار کرن کد اف سالا دا سقای هی گلکی نک گنجای بویو هر اوهن یکو بوی صدم اف هنارش جناف بچن نخوشیتی شیبی یا نخوشی که میکروبی نه اوش بر سقای گرونکاریا کشو هوای اکل و هاوی نامده بیش زورا گرمی یا خواستان و زورا سار بی او عویدی زور توزی شاد بی افساله لدور آکره اتصالین بوریدا حتی 1500 دورمین هناران جعالی جوتیاران و اینهاتین چاندن که اوهانی وکر بو اف دوره ببیتن خدانا برهمه که باشه هناران لید اف سالادا و آفات اوهانی وکبرین نهیلایه هنارا آکره که اگرچه اتصالین در بازبوی دا جبر جوانیا و به تواهی جبود روزکرنا شبرمان تاتب کارینان لیت اف سالا داش برویه که توشی نخوشکان نچاواره کری بوی ایدی روشا جاران لدف نمایه و همی جیات وریتن. آری حسین کردستان 24 نافچه نهلل آکره کانی تو ناوی گەڕەکێکی کۆنی قەزای دەربەنی خانە تەنگەبەر و هەروەها پێچاوپێکی کۆڵانەکانی سەرنجی زۆری ئەو ڕێبوارانی ڕاکێشاوە کە سەردانی دەکەن چونکە کۆڵانەکان بەو شێوەیەن کە تایدا مەحاڵە دوو کەس بە یەکەوە بتوانن تێپەڕن و جێگەیان ببێتەوە. دانیشتوانە ڕەسەنەکەی دەڵێن کە دڵمان پێی خۆشەوە لە ژیانە مابین شانازیەکەین کە شێوازێکی ئەم جۆرە لە ناو شارشکەکەی ئێمە هەیە و بەم جۆرە کۆڵانەکانی دیزاین کراوە. کۆڵانەکانی گەڕەکەکە زۆرینەی پێچاوپێچ و تەنگەبەرن. کۆڵانی وای تێدا دوو کەس پێیدا گوزەر بکە دەبێت دانەیەکیان ڕاوەستێت. هەردووکیان ناوێن ئیبراهیمە و هاوڕێی گیان بەگیانی یەکن. ئەم مام ئیبراهیمەیان چەند ساڵێک لەوی تریان گەورەترە. بیرێتی کە چۆن ئەو گەڕەکەی کە ئێستاتی دانیشتەجێن دروست بووە. هەر کاتێک ببینن باس و خواسەکانیان تەنیا و تەنیا گێڕانەوەی یادگاریە کۆنەکانی نێو گەڕەکەیانە. کانێک گولەرە پیانە و کاین تو دووسێت توی لەبان و بە بۆنەی ئەوە ناوێنە کانی تو ئەم کۆڵانانە بە پێی قانون دانەنراوە هەرکە خەڵکەکە ئەوەنە زۆر بوو یعنی تۆ خانوو دەگە هەنگاوێک تێڵا ئەو مەترێکیڵا ئەو هاتە پێشەوە بە لە دێنەو وەکو ئێستاگە و شارێک بۆ دروستکە و لەسەر خەریتە دروست کرێ ئیتر بۆیە ئاوا هەمی خراپ و ناڕێک و تەنگەبەر و هەر بە تەنیشت کۆڵانە تەنگەبەرەکان تاکە دوکانێکی فرۆشتنی کەلوپەلە کۆنەکان هەیە. مام محەممەد ڕەشید هێندە کارەکەی خۆش دەوێت دڵی نایەت تەنانەت ماڵەکەی لە گەڕەکە بگوازێتەوە بۆ گەڕێکی تر. هەر ڕێبوارێک سەردانی کۆڵانە تەنگەبەرەکان بکە سەرێکیش لەم دوکانە دەدات. وەڵای کۆڵانی وایەوەتە کانی تو یعنی زەلام ئاوا لەسەر لاڕواناوی وەڵی زۆر دڵم پێی خۆشە لەبەرەوەی خۆم دڵم پێی خۆشە لەبەر خاسیەوەیەوە خۆم کەس زۆری لێ نەکردیم یعنی کەس بە زۆر دای نەناوم.
کانیتوو ناوی ئەو گەڕەکە کۆنی قەزای دەربەندیخانە کە ناوەکەی لە بوونی سێداری تو لە دەوری کانێکەوە هاتووە. مێژووی بنیاتنان و دروستبوونی ئەم گەڕەکە دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵانی 60 سەدەی ڕابردوو. کۆنی گەڕەکە وای کردووە کری خان و کەم بن، بۆیە بەشێک لە خێزانە عەرەبە ئاوارەکانی ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق پەنای بۆ دەبن و لەگەڵ ڕەسەنە کۆنەکان تێیدا نیشتەجێ بوونە. دیار جەمال، کوردستان 24 دەربەندیخان. بابینە سەرەوە بابەتە تەکنەلۆجیایی کە لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم پێ کرد. مانگی سپتەمبەر ئایفۆن 14 پلاس کەوتە بازاڕەوە یاخود بڵاوکرایەوە. ئەپڵ لە ئێستاوە بەرهەمهێنانی وەستاند. تێک ڕایدەر باش بابینە سەر ئەو بابەتەی کە گرنگی بۆ هەموو لایەک هەیە. ئینتەرنێت بۆتە بەشێکی سەرەکی لە ژیانی ئێمە. جا ڕۆژانەش گۆڕانکاری و مانگانە و ساڵانە زۆر ئەبینین گۆڕانکاری زۆر لە ناو چڕەکانی ئینتەرنێتە دروست دەبێت. ئینتەرنێتی 5G دوایین نەوەی پەیوەندی سەر ئینتەرنێت و مۆبایلە. خێرایی زیاترە، پەیوەندی باوەڕپێکراوترە لەسەر مۆبایلە زیرەکەکان و ئامێرەکانی دیکەش بە هەماشەوە. جا لە لایەکی دیکە و سەیرەکەی نیگەرانی هەیە دەربارەی ئەوەی کە لەرەی زۆر بەرزی هەبێت و ئەو شەبانگەی کە بە درێژ شەپۆلی میلیمەتری ناسراوە و لە 5G ئەکات کە کاریگەری خراپی تەندروستیش دروست بکات بۆ سەر کۆمەڵگە. ئاخر بابزانین ئەمانە دروستە تا چەندە ئەم زانیارانە باوەڕپێکراوە و چۆن جیاوازی ئەەکەین لە نێوان 5G و 4G گرنگیەکەیان چییە و ئەو جیاوازەی کە لە نێوان هەردووکیانە هەیە چییە، بۆچی مەترسی دروست بووە لەسەر 5G کە بەکار بهێنرێت. ئەمانە هەمووی شارەزایەکی تەکنەلۆژیا وەڵاممانەداتەوە. شارەزای تەکنەلۆژیا و یاریە ئەلکترۆنیەکان زانە خالید ئەم بەیانە میوانی ئێمە بەخێر هاتی سپاس دەکەم کاکزانە. کاکزانە ئەوەی کە زۆر گرنگە ئینتەرنێتە هەمیشە ئەڵێن کەی خێرایەکەی زۆر بێت، من تحملم نییە داونلۆد بکات فڵان بکاتەوە و ساڵ بە ساڵیش ئەبینین کە مۆدێلی نوێتر باشتر خێراتر. بەڵام لەگەڵەوە بابزانین ئەو جیاوازیانی کە لە نێوان جیەکان هەیە، ئیتر 3G بۆ 4G دواتر بۆ 5G. گرنگی 5G چییە و 5G لە چیەوە دروست بوو؟ بەڵێ سەرەتا وەکو مێژووێکی خێرا لە جیەکانەوە تقریبان ینی G1 کە دەڵێن خۆی جیلی پێدەرێن، جیلی یەکەم لە تەلەفۆنێکی بەسیتەوە هات کە لە ڕێگەی واهێرەوە دەگۆزراوە لە چلەکانەوە. دواتر لە هەفتاکانەوە یعنی وردە وردە بووە 2G کە تەلەفۆنی مۆبایل هات لەگەڵ خۆ دەگوازیەوە. ئەجا دوایە 3G هات کە ئینتەرنێت لەوێوە دەستی پێکرد. خەڵک دەیتوانی لەوێوە لە 2G دەتوانی تێکستیش بنێری، دەتوانی نامەش بێکتر بنێری. بەڵام لە 3G و ئینتەرنێت هەبوو بەڵام خاو بوو. لە 4G ئینتەرنێتیان هێنا خێراتر، بێگومان ئێستا ئەمە 4G بەکاردێنن زۆر هەتا ئێستا لەسەر سیستەمی 4G کە زۆر وڵات ئێستاش 4G نییە و ئێستا 5G خۆمان دەزانین کە ساڵ بە ساڵ داتا پێویستی مرۆڤ بە پێویستی بە داتا گواستنەوەی زیاترە. اینجا ڤیددیۆبی یاری ئەلکترۆنیەکان کە بەڕاستی ئەوانە هەمووی قەبارەیان گەورە دەبێت. پێشتر بە مێگابایت بوو، ئێستا بە گیگابایتە و دەچێتە تێرابایت، یعنی هەروە گەورە دەبێت. پێویستە دائیمەن خەتێکی خێراترمان هەبێت بۆەوەی لەبەرەوەی خەڵک حەز دەکات فیلمەکان بە سافتر ببینی و جوانتر ببینی. هەموو شتەکان ئەوانە داتای پێویستە زیاتر نەقلکرێت، بۆیە مرۆڤایەتی برسیە لە بۆ بەڕاستی خێرایی ئینتەرنێت. طبعاً مەسەلەی 5G کە جیاوازیەکەی لەگەڵ 4G ئەوەیە کە ئەو پێدەڵەن دواکەوتن بڵێن لەو لەیتنسی هەیە، واتە دواکەوتنی زۆر کەمە کە تۆ مەسەن کلیکێک دەکەی لێرە کە شەپۆڵەکەی دەنێری بۆ ئینتەرنێتەکە و دێتەوە، ئەوە بە نزیکەی لە 50 بۆ 100 ملی سەکندی پێدەڵێن لە بۆ 4G ئەوە کەمتر لە 5 ملی سانیە، ینی زۆر کەمە خێراییەکە، ینی کە دادگر یەکسەر دێت. ئەوە زۆر گرنگە ئەوە جیاوازەکەیان و داونلۆدی شێوازی داونلۆدی ئینتەرنێتی با بڵێن 4G ئەو پەڕی دەگاتە چەند مێگابایتێک، بەڵام لێوێن دەردەگاتە تا 1 گیگابایت دەڕوا، زیاتریش بێگومان زیاتر دەڕوا، زۆر خێرایی، یعنی لە یەک چرکەدا ئەوەندە داتا دەگوازێتەوە.
و بەنسبەتی پرسیارەکەی ترت چ بوو؟ بەڵێ ویستم بزانم کە ئەو جیاوازیە کە لە نێوان 4G و 5G هەیە جیاوازیەکی زۆر ئاست بەرزە یاخود نا چەند چۆنەڵێ کەمە بەڵام گرنگەوەیەکە جیلێک چۆتە پێشەوە زۆر جیاوازە نزیکە 100 جیاوازە هەر زۆر جیاوازە یعنی ئەوەی کە 5G دەیکات ئەوەش لەبەرەوەی شەپۆلەکانی ئەو بە مایکرۆ شەپۆلی ئەو 4G بەو شێوازەیە لێک دوورە ئەگەر سەیریکەی بەڵام ئەو شەپۆلەکانی مایکرۆیە زۆر بچووکە بە ملیمە لەبەرەوەیە کە خێراییەکی زۆر شەپۆلەکە چووکە شەپۆلی رادیۆیی ئیش دەکات بەڵام بە شەپۆلی رادیۆیی و پێویستیشە لە 5G گرنگەکە ئەوەیە کە ئەوەیە پرسیاری دروست کردەوە لە مەسەلەی تەندروستیش بەڵێ منیشویستم ئەو بزانم کە بێگومان کە ئاوها خێرایەکی هەیە و خۆ دواتەنی مرۆڤ هەمیشە برسی ئەوەیە نوێترینەکانی دەست بکەوێت بەڵام لەگەڵەوەشا بە چاوەڕوانیەوە بکرێت کە هەندێک لایانی نەرێنیشی هەیە لایەنە نەرێنەکانی چین بەڵێ یەکەمیشت لە بۆ مەسەلەی تەندروستی تا ئێستا یەکلا نەبووەوە 100% خراپیاننا بەڵام لە زۆربەی وڵاتەکان مەسەن بۆ منە منداڵ نەهێنن بۆ شوێنانەدا بڕوە شوێنیان داناوە کە ئەو تۆڕانیان لێ داناوە چونکە ئەوە بە مێش تۆڕ ینی دەبێت یەک برجنی ئێمە 4G دەبین هەر ناوە دەبین برجەکەی ئەلێ وانە دەبێت زۆر بێت دەبات یەک برج لە یەک شوێن بێت هەتا لە ئەلێری مەسەنە لە ترافیک لایت و ئانە دادنن ئەوەکانیان ئەوەکوی نییە بە وایفای ئیش بکات جیاوازە ئەجا زۆر دەبی دامدرێت چکە دەبێت لێک نزیک بی گەروا بێ ئەو شەپۆلانە بە بەردەوام لە شوێنە گشتەکانە هەیە بەڵێ دەودەچی زۆر بە خێراییش لە چ شوێنێکی جستەی مرۆڤ کێشەی تەندروستێکە دروست دەکات تا ئێستا دەڵێ لە بۆ ئافرەتی سکپڕ لەوانەیە لە بۆ کۆرپەلەکەی خراپێت لە بۆ منداڵان و زیاتر لە بۆ مێشک مرۆڤ ئەوە دەڵێن لەوانەیە تا ئێستا بەس یەکرانە بۆتەوە ئەو شتێ 100% زانستین دەڵێن لەوانە شەوابی بەڵام لەبەرەوەی کە نانەوێ بە خەڵک بڵێن کاریگەریەکەی زۆر نییە چونکە خواست لەسەر ئەوە گەورەترە لەوەی کە گرنگی بە ئەوەی بەداخەوە مەسەلەی تەندروستێکە پاشتر خراوە ئەوە پێشتر خراوە باشە لە لایەکی تریشەوە ئەوە زانین کە چین ئاستی پەیوەندیەکانی دەگەێنێت تا 5G و ئەمریکا لەم هەنگاوە نیگەرانە بۆ کێشەکە لەکوێیە بەڵێ ئەوەی کە خۆی ئەستن چین لە چەند ساڵی ڕابردوو گرنگێکی زۆریدا بە 5G و هواویش یەک لەوانە کە کێشەی هەبوو لەگەڵ ئەمریکا کێشەکە ئەوە بوو چکە ئەوان یەکەم جار ئەوان دروستیان کرد هەواوی کۆمپانی هەواوی بۆچی مەترسیدارە لەبەرەوەی 5G بەزەوە نیە تۆ بە مۆبایلەکەت ئینتەرنێت بکەی 5G بۆ هەموو شتێک دەبێت یان بۆ نمونە ئێستا ئەمە لێرە دانیشتوین دەتواندرێت ئەگەر کامیرەکان 5G بی هەمووی بێکەوە دەبەستێتەوە نێتۆرک پێویستی بە مرۆڤ نامێنێ ئەو ئێستا ئۆتۆمبیلی بێ شۆفێر بۆتە مۆدل مەسەن وردەوردەوە دەست بەست دنیا دەگرین هەموو ئۆتۆمبیل بەیەکەوە دەبەستێتەوە یعنی تا ئۆتۆمبیلەکان پەیوەندیان لەگەڵەیەکەوە هەیە تایارە لێخوڕین هەمووی دەتوانانی بە 5G بکەیت هەتا ئەشیای ناومەتبەخت هەموو شتێک دەتوانێت ترەگەروا بە دەستی کار لە مرۆڤ زۆر کەمە بێتەوە چی بکەین دا بنیشین لە جێی خۆمانە بێت بەڵێ دەستی کار کەم دەبێتەوە و دەترسێن لە سایبەر ئەتاک یعنی هێرشی ئەلکترۆنی بکرێت لەبەرەوەی کە تۆ سارە هەموو ئەلکترۆنی یەکە هێرشی بکاتە سەری کۆنتترۆلی هەموو سارەکان دەکات یان تایاریان شتێک لەوەی دەترسێ ئەگەر سین دەستی بەسەرەوە بابەتە بەدا بگرێت ئەو کاتە هەموو دەتوانی کۆنتترۆلی بواری ئەلکترۆنی کاگە بیانەوە هاکی بکەن یان بویانەوە بکەن خەتەرە زۆر ئەوە لەسەر کاکزانم توانرێت ئەم قۆناغی کە ئەگەر 5G کارا بکرێت و بەکار بهێنرێت لە وڵاتان بە شۆڕشێکی تەکنەلۆژی نوێ ناو ببرێت بێگومان 5G چونکە زۆری کاتویست ئەوەکو لە جیلێکەوە بۆ جیلێکەوە ئاسان نییە کاتێکی زۆری دەوێت پارەیەکی زۆری تەرخاندەوێت ملیارەها دۆلاری دەوێت بەڵێ شۆڕشێکی تەکنەلۆژیە چونکە ئینتەرنێت ئێستا بۆتە ینی با بڵێن کڕۆکی هەموو مرۆڤ هەموو کەسێک ها بەردەوام یەکەم شت بەیانی هەلستی ئینتەرنێت لە ڕێگەی ئینتەرنێت و ئاگات لە هەواڵەکان و ئاگات لە هەموو شتێکە ئەجا بەڵێ شۆڕشێکی گەورەترین خێراترین شتێک هەستی پێ بکەی ڕۆژانە هەستی پێ دەکەی کە و مادەم بەس تەلەفۆنیش نێوەکو باسم کرد کۆمپیوتەر و مۆبایلەکەمان نییە لە شتیت کەش دەتوانی کۆنتترۆل بکات بەڵێ ئەوە شۆڕشێکی گەورەی تەکنۆلۆژیە بۆ مەترسی ئەوەش هەیە کە چاودێریکی وردی مۆبایلەکان بکرێت بێگومان کاتە ئەوە لە ڕووی جگەل لە تەندروستێکەش لە ڕووی ئەمنیەکەیشەوە کێشە دروست دەکات باشە لە 5G ئەتوانین بڵێن چەندێکی ترتر بەگشتی کار لەسەرەوە کراوکە لە هەموو جیهانە کاری پێ بکرێت هیچ شوێنێکی ئێستا پیادەی کرد بێت بەڕای من لێرە ژوای ئێستا ئیشیرە دەکەن تاکیدین بەڵام بێگومان هەموو وڵاتێک هەوڵەدا بیهێنی بۆ خۆی ئەگەر ئەوەی من بزانم کە
کە من زانیارێکی تەواوردم نییە بەڵام لێرەشەوە هەوڵ دەدەن بیهێنن کۆمپانیاکان چونکە چێ زیاتر بیهێنی تەبان خەڵک دەچێتە ئەوێ و پێویستە زۆر وەکو باسم کە ئیشی زۆر ئاساندا چەند لایانی خراپی هەیە سێ ئەوەندە لایانی باشی هەیە بەڕاستی کارمان زۆر بۆ خێرا دەکات اینجا ئێستا زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان هیانە ئەوروپا ئەمریکا هیانە چین خۆی و ئەو وڵاتانە یابانوانە بەڵام وردە تەشەنە دەکات بڵێ باشە کاکزانە ئێمەی کورد لە بەکارهێنانی تەکنەلۆژیا لەکوێین بە تایبەتی لەناو ئەم چۆنڵک بازارە قەرەباڵقی کە ئێستا دروست بوو بەڵێ وڵی ئێمە بەداخەوە بەس هۆشیاریمان یعنی تەکنۆلۆجیا هەیە بەکاردێنیت بە هەڵە بەکاردێنرێت بەداخەوە هۆشیاری پێویستە زۆر ئەگەر ناوەکو بڵێ تەکنۆلۆجیامان لە ژێردەستی بەڵێ تازەترین ئایفۆن دێت تازەترین مۆبایل دێت لە هەر شەریکەیەک یەکەم ڕۆژ لێرەیە و تازەترین هەر شتێکی من بڵێن تەکنۆلۆژیبی لێرەیە وەکو مەسەلەی ئینتەرنێتیش تۆ 5G ینی لەوانەیە ئێمە لە 4Gش لە پێ زۆر وڵاتان بوون ڕاستە هەندێک تاخیر هات بەڵام هێشتا لە ئەفریقیا و نازانم چێ وڵاتانەگە سەیریکەی هەتا خۆی عراقی خۆمان ئێستا لە بەغدا ئێستاش کێشە ئینتەرنێتیان هەیە نییانە ئینتەرنێتێکی خێرا نییە وەکو کوردستان اینجا ئێمە لە پێشین بەڵام هۆشیاریەکەمان کەمە بەداخەوە لە هەڵبژاردننی ئامێرەکان هەندێک خەڵک ئاگادارم کە بێ هۆشیارە مەسەلەن نازانی براند چییە و ئەوە چیە لیان تێکەڵ دەبێت و ئەو بابەتانە هەیە ئانیشتی زۆر لێرە ساغ دەکرێتەوە لەگەڵ خەڵکەکە کە زۆر شەریکەنین کوالەتی نییە یعنی ئەوە پێویستی بە کوالەتی کۆن واتە هێنانەکەی ئاسانە کڕینەکەی لێرە ئاسانە بەڵام ئاستی هۆشیاری خەڵکەکە و ئاستەنیەکە بەو شێوەیە کە خێرادێت بەو شێوەش هۆشیاری لە پارەوە وەربگرێت باشە دەستەکان خۆش بێت زانا خالی شارەزای تەکنۆلۆژیا و یاری ئەلکترۆنەکان ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بووی سپاس دەکەم سپاس. بەڵێ لە دیار بەکر و هەروەها عالی سازی ڕێخستنی خەباتی هونەری و زمان کە بەرنمەیەکن ئەمانە با شێوەیەک جگە ینی کە لە ڕێسمێکی یادی هەڵبۆستانی کورد جگەر خوێن کرایەوە سەرڕای ئەوەی کە بەشێک لە بەرهەمەکانی ئەو هەڵبەستوانە دێرینە خوێنرایەوە خەڵاتێکیش بەسەر ئەو کەسانە دابشکرا کە لە بواری زمان و ئەدەبی کوردی خزمەتیان کردبوو. Ji aliyê komeleya lêkolînên ziman û çandên Mezopotamyayê, komeleya wêjekarên Kurd û Enstitûya Kurdiya Amedê ve di holek taybet de bernameya bîranîna helbestkarê Kurd Cegerxwîn hat li darxistin. Di bernameyê de helbestên Cegerxwîn hatin xwendin û bo kesên ku xizmeta ziman û edebiyata Kurdî kirine xelat hatin dayîn. Amadekarên bernameyê amaje kirin, mebesta wan ew e ku nirxên neteweyî yên wek Cegerxwîn نین جبیت کردن و هشمندی زمان وره بلاف کردن. سیدای می جگرخوین هم جالی نویسکاریه ده هم جالی هلبستکاریه و او جالی زمان دجی تکوشنویا زمان و لسر ام بیشن تکوشر کی نتویه جی. بانگا میج بو کردا هر تم لکوچا لکولانا دناف مال خدا دناف سازیه ده هر چی کاری بکن بلا بکن بانگا می بلا بزمان خود باخفن بزمان خود بجین. Di bernameya bîranîna Cegerxwîn de kesên ku ji ber xizmeta ziman û edebiyata Kurdî xelat wergirtîn, amaje kirin ku divê rola Cegerxwîn ya duwarê hişmendiya neteweyî de neyêjbîr kirin û wergirtina xelatê di bernameyek wisa de wek serbilindiyê pênase kirin. Li zor şwên beşdarîm kردووە لە زۆر جێ لەو دنیا خەلات بە من دراوە بەڵام ئەو خەڵاتەی کە من ئەمڕۆ لە ئامەد وەرم گرت زۆر جودایە لەبەر دووشت یەک لەبەرەوەی کە خەڵاتی من لە ئامەد هاتمە خەڵاتکردن و دووژی لەسەر خەڵاتکردنی من لەسەر کەد و خەباتی من بوو لەسەر زمان و چاندی هەورامی ئەو بۆ من هەردووک پڕ مهم بوو و زۆر کەیف خۆشم. جگەرخوێن سەیدایەکی هێژا مرۆڤەکە کە بە مە گوت چینە ئەم مە فێر کرد کە چینە ئەم ئەو پڕ مهمە. Cegerxwînê ku navê wî yê rastî me li Şêx Mûse di sala 1933 de li gundê Hesarê ya Kercewsa Batmanê hatiye dinê û sih û heşt sal berê di 22 Cotmeya 1984 de li Stockholmê jiyana xwe ji dest daye. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbakır. بابین لەسەر بابەتە تەندروستیەکانمان کاپەتای کۆلێرا لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت پارێزگای ورمێ بڵاو بۆتەوە تاوەکو ئێستاش کە
نزیکەی 120 کەس توش بوونەوە بەڕێبەری تەندروستی سنە داوا لە هاوڵاتیان نکات کە مەترسیەکە بە جددی وەربگرن و دەشڵێت کە دابەزینی ئاوی بەنداوەکان و خاوێن نەبوونی ئاوەکان هۆکاری سەرەکی تەشانەکردنی کۆلێرە. پەتای کۆلێرە لە ڕۆژهەڵاتی کوردستان و بەتایبەت لە پارێزگای سنە بڵاو بۆتەوە. هەر ئەوە جوای کردووەکە لە هەندێک شاری وەکو سنە نەخۆشخانەکان لە حاڵەتی ئامادە باشیدان. كلن لطول إمسال ما تعم لحظة 54 مورد مبتلا به وبا من بوجا که خوشبختانه هیچ گونه مورد مرگی کیش اتفاق نکفته و گشتیان تحت درمان قرار گرن. حدود 5-6 نفری که بستری بون که مسائل درمانی مرخص بوده. تاکوێستا لە هەموو ڕۆژهەڵاتی کوردستان نزیکەی 120 کەس تووشی پەتای کۆلێرا بوونە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیش دابەزینی ئاوی بەنداوەکان و دابەزینی کواڵەتی ئاوی خواردنەوەیە. هەر بۆیە بەڕێوەبەری تەندروستی پارێزگای سنە داوای وریابوون لە بەکارهێنانی ئاو دەکاتەوە. نکته مهم است که ڕێگەر انتقالی بشناسین عمدە موادی که باعث انتقالەوەی مواد غذایی و منبع ئاوە بنابراین تۆسیەمان ئەوەسە کە حتما مواد غذایی پوختە مەصرف بێ و سەوزیجات و مێوەجاتیش حتما سالم سازی کردێ و منابع ئاوی کیچەکەی استفادەکەن یا لولەکەشیە شهری و روستایی بێ و یا اینکە لە ئاوە بتیشوتە استفادەکەن چنانچە ئەمانە لە دەستڕانەوە و غێرە زەمان استفادای وەک چاهەخانەگی یا ئەرز کەم لە ئاو کانیگەر حتما ئەمان بیکۆڵن کە یەکێ لە مهمترین ڕێگەرە بۆ پێشگیری. لەگەڵ زیادبوونی ژمارەی توشبووانی کۆلێراش بەڕێوەبەرایەتی تەندروستی سنە و کرماشان داوایان لە هاوڵاتیان کردووە کە ئەگەر نیشانەکانی پەتاکە بەتایبەت لە منداڵاندا بینران بەپەلە بۆ نەخۆشخانەیان ببن و ڕێکارەکانی خۆپارێزیش پێڕاو بکەن. هەر لە ناو بابەتە تەندروستیەکانە مێنینەوە دەمانوێت ئەم بەیانیە قسە لەسەر هۆکارەکانی بۆنی ناخۆشی دەم و هەناسە بکەین و بزانین هۆکارەکانی چین چۆن ئەتوانین تێستی بکەین بزانین بۆنی هەناسەمان ناخۆشە یاخودنا لە چ تەمەنێکا زیاتر ئەم بۆنە دروستە بێت هۆکارەکان چۆن ئەگەر دەستیشانمان کردن چۆن چارەسەر ئەکرێت. ئەم بەیانەیە دکتۆر مستەفا ڕەسوول محەممەد پزیشکی پسپۆڕی دەم و ددان لەگەڵمانە سەبارەت بە بۆنی ناخۆشی دەم و ددان و ڕێگەکانی چارەسەرکردنی گفتوگوی لەگەڵەکەین. بەخێر هاتی. زۆر سپاس دەکەم. دکتۆر پێشەم شتێ با پێناسەیەکی بۆنی ناخۆشی دەم و ددان و هەناسە بکەین بە کاماوەترێت بۆنی ناخۆش. بخۆی علمیان بۆنی ناخۆشی دەم وا پێناسەکراوە کە هەر گۆڕانکاریەک کە بە شێوەیەکی هەمیشەیی ڕوویدا لە بۆنی دەم لەو بۆنێک کە هەیە پێی دەگوترێت بۆنی ناخۆشی دەم. واتە ئێمە بخۆزانی دەم بۆنێکی ئاعتیادی خۆی هەیە و زایدەن گۆڕانکاری بەسەردادێ لەگە خواردن و خواردنەوەکان بەڵام ئەوانە کاتین بەس هەر کاتێک ئەمە بوو بە هەمیشەیە ئەو بۆنە گۆڕدرا بۆ بۆنێکی ناخۆشی بێزارکرد پێی دەوترێت بۆنی ناخۆشی دەم. باشە. ئەو گۆڕانکاریە کە ئەکرێت ئاساییە بۆ نمونە بە بۆنی هۆکاری خواردنێکە یان شتێکەوە چەند ڕەنگە بۆ لە دوای دانیشتنێک بڕوات ئەو بۆنە. بەڵام هەندێک کەس هەیە بە بەردەوام بۆنی دەمی وا بۆنی هەناسەی دروستە بێت. بۆ ئەوانە کە بەردەوام هۆکار چییەکە؟ ئایا هۆکارەکان زۆرن یا ئەوەی هۆکارێکی سەرەکی هەیە ئەڵێن فڵانە شت هۆکارێتی؟ بخۆی وا باشترە تەستنیفی بکەین بۆنی ناخۆشی دەم. بخۆی ئێمە هەمانە جینیان و نەنجینێنمانەوە تە بۆنی ناخۆشی دەم کە بە شێوەی باڵێن ڕەسەنەوە و هەشمانە ڕەسەن نییە. ئەوانەی کە ڕەسەن نین یعنی با بڵێن بۆنی ناخۆشی ئەسڵی نین یعنی ئەو شتەنین کە ئێمە لێی بترسین ئەوانە دەکرێن بە دوو جۆرەوە. سیدۆس هالیتۆسیسمانەی لەگە هالیتۆفۆبیامانە. سیدۆ هالیتۆسیس واتە بۆنی ناخۆشێکی دەم کە بە شێوەیەکی باڵێن درۆینەی ڕاستەقینە نییە. ئەمە بە زۆری لەو کەسانەدا ڕوودەدات کە زمانیان ناشۆن بە تایبەتی بەشی پشتەوەی زمانیان کە کۆمەڵێک درس هەیە لەسەر زمان و لێ خواردن خڕ دەبێتەوە و نۆرمەڵی بۆنێک دروست دەکە. ئەمانە بۆنی ڕاستەقینە نین یعنی وەکو نەخۆشی سەیری بکەین. هالیتۆفۆبیامانەیە واتە ئەو کەسانی کە فۆبیایەکیان هەیە لە بۆنی ناخۆشی دەم ئەمانە دەکرێن بە دوو بەشەوە. ئەو کەسانن کە پێشتر بۆنی ناخۆشی دەمیان هەبوو چارەسەریان کردوون واتە فۆبیایەک لایەن دروست بووە وا هەز دەکە دەڵێ من بۆنی ناخۆشی دەم هەر هەیە یعنی بۆ خۆی وا هەز دەکە دەڵێ من ئەو بۆنە ناخۆشەم پێشتر هەبووە ئێستاش هەمە یان نازانم ئەو شتانە. یان بەشی دووەمیان ئەوەیە کە کەسێکە فۆبیایکی بۆ خۆی دروست کردو بەهۆی ئەوەی کە برادێکی هەیەی کەسێکی هەیەی
باسییان کردو کە بۆنی ناخۆشی دەم وایە خەڵک بێزار دەکە ئەمیش فۆبیایکی بۆ دروست بۆ دەڵێ احتیمالە منیشم بێ یان مەسەلەن زۆر جارەیە شتێکمانەیە ئێمە پێی دەڵێن مێدیکال ستودنتس سیندرۆم یعنی ئەو هەندێک شتێ لە ناو قوتابیانی بەشە پزیشکەکاندا بڵاو دەبێتەوە بۆ چونکە مەسەلەن زۆر جارەیە کە دەی خوێنن فلان نەخۆشیە هەیە یەکسەر کە عرازێکی پێدا دەبێت لەسەر خۆی تەطبیق دەکات ئەمانە بە شێوەیەکی گشتی نەنجینیەکان یعنی ئەسڵەکان نین یعنی شخصەکە وا هەز دەکا و هەیەی بەڵام نێتی بەشی دووەم ئەوەی کە گرنگە ئێمە قسەی لەسەر بکەین ئەوەیە بەشە ئەسڵەکەیەتی و جینیس تایپەکەمان هەیە ئەمانەش دەکرێنە دوو بەش فسیۆلۆژیمان هەیە لەگە پاثۆلۆژیمان هەیە واتە بەشێکمان هەیە ڕەبتە بە فسیۆلۆژی جسمی ئینسانە ڕۆژ پاثۆلۆژیەکەی کە دەمەوێت تەرکیزی لەسەرکەین نەخۆشیەکەیە ئەوەی فسیۆلۆژیەکە ئەوە نۆرمەڵی لە زۆر هەموماندا هەیە یعنی بۆ نمونە کە بەیانیان هەڵدەستین لە خەو ئەوە بۆنێکە دروست دەبێت بەڵام کاتیە ئەمە بە فسیۆلۆژی ئینسان کە لە خەو هەڵدەستێت بۆنێک دروست دەبێت لە ناودەمی نۆرمەڵە دێ دەڕۆ پاثۆلۆژیەکێکی کە ئێمە دەمانێت ئەمڕۆ تەرکیزی لەسەر بکەین بەڕاستی ئەوانەیە کە بە نەخۆشی حسابن درێژخایەنن ئەمان دەکرێن بە دوو بەشەوە بەشێکیان پێ دەڵێن ئۆڕەڵ ینی هالیتۆزیس یعنی ئەوانەی کە لە بەشی دەم دروست دەبن واتە لە قوڕک بۆ سەرەوە لە قوڕک بۆ سەرەوە بەشەکەی تریشیان ئەکسترا ئۆڕەڵە واتە لە خارجی دەم و قورگەوە دروست دەبێت ئەوانەی کە بەشی یەکە من با بڵێن تایبەتن بە ناو دەم و بۆشایی ناودەمەوانە کۆمەڵێک ئەسبابی زۆری هەیە سەبەبی زۆری هەیە بۆ نموناگە سیر بکەین کلۆربوونی ددانێک دروستی دەکات بە حکمی خواردن لێ خڕبێتەوە شتێکمانای پێ دەڵێن پریۆدۆنتەل پۆکێت واتە دروستبوونی جیرفانێک لە تەنیشتی ددانەکان کە نەخۆشی پووکە دوجار وای لێدێ ئەویش خواردن خڕ دەبێتەوە بەکتریاکان دەستن سەری بۆن دروست دەکات هەمانە جنجیڤایتس نەخۆشی پووک ئەوانەی کە خوێن لە پوچیان دێ و بەردەوام مەشاکلی پوچیان هەیە هەمانە مەسەلەن برینی ناودەم هەمانە ئەوانەی کە ددانی عقلیان تازە سەری بەدەرهێنا و ینی بە تاواتی ناتە دەر لەگەڵ گۆشتی سەر ددانەکە ئەمیش خواردن خڕ دەبێتەوە مشکلە دروست دەکات مەسەلەن درزەکانی سەر زمان و ئەوانەی کە با بڵێن هەیە مەسەلەن سەر زمانی درزی زۆر قوڵە چاڵەکانی زۆرە ئەمانە بە شێوەیەکی گشتی ڕەبتیان هەیە بە ناو دەم ئەوەی کە ئەکستراکەی ئەویان زۆر گرنگە ڕەنگە ئەمە بۆیەکی دەرەوە بێت ببینرێت بەڵام جۆرەکەی ترکە باسی ئەکستراکەی تایە ئەوە لە ناوە خارجی قورگ و دەم و ئەوانەیە ڕەنگە هەندێک جار بڵێن کێشە لە گەدە هەبێت یان کێشە لە زۆر جایش ئەوترێت دڵ پەیوەستێکی زۆر ڕاستەخۆی لەگەڵ پووکا هەیە هەندێک جار کێشەی نەخۆشیەکانی دڵیش ببێتە هۆکار یاخود بۆ نمونەی سەباسم کرد گەدە ڕیخۆڵەکان ئەمانەش هەمووی ئەبنە هۆکار بۆ بۆنی هەناسە ئەگەر کێشەیەک لەوانە بێ گورچیلە بۆ خۆی ئەوانەی ئێکسترایەکان واتە خارجی دەم هەر شتێک کە لە خارج دەم و دروست دەکات بۆ نمونە ئێمەگەر لە سەرەتاوە دەست پێ بکەین لە جیوب و لە لوتەوە دەست پێ دەکەین ئەمانە ئەگەر مەشاکیلیان هەبوو عادەتەن دەبێتە هۆی ئەوەی کە بۆنی ناخۆش دروست بکە و عادەتەن ئەو بۆنانێک کە دروست دەبن لە ئەنجامی جیوب وانە پێ دەڵێن چیسی سمێڵ واتە بۆنەکانیان شێوەپەنیریەکە بۆنەکان تەعاان جیاوازن هەموو یەک نەوع بۆن نییە ئەوەی کە ڕەبتی لەگەڵ جیوب ئەوانەیە زیاتر بەو لایەنەدا دەڕوە بۆ نمونە جۆرمان هەیە ڕەبتی لەگەڵ باوڵ واتە لەگەڵ ڕیخۆڵۆ ئەو معیدە ئەو شوێنانە هەیە ئەوە پێ دەڵێن فیسەل سمێڵ یعنی ئەوانن کە بۆنیان وەکو پیسایی وایە ئەو بۆنانە جیاوازن هەمانە ئەوانەی کلیان تاوانی ئەوانەی کە کلیان تاوانی ئەم جۆرە بۆنانە وەکو بۆنی بە ئامۆنیایە ئامۆنیا بۆنێکی تایبەتە ئەو جۆرە بۆنانیانێدێ هەمانە مەسەلەن نەخۆشی درێژخایانی وەکو نەخۆشی سوکەری هەیە ئەم کەسانە بۆنەکانیە کە لە دەمیان دە پێ دەڵێن کیتۆ مەسمیڵ ینی وەکو بۆنێکی کیتۆیی هەیە مۆزوعەکەش چییە ئەوەیە کە زۆر جار هەیە مەسەلەن چاوریەکان تێک دەشکێنرێت و ئەو کە دەبێت بۆنێکی کیتۆیی دروست دەبێت هەر وەکو چۆن مەسەلەن کەسێک کە بە ڕۆژوو دەبیان زۆر ناخوا عینیش چاوریەکان تێک دەشکێن هەمان ئەو بۆنەیە کە دەردەچێت کەواتە ئێمە دەتوانین بڵێن ئەوانەی کە مەسەلەن ئێکسترایەکانن سەبەبەکان زۆر زیاترن لەوەی کە لە ناودەمدا هەیە بەڕاستی و من بەڕاستی ئەوەی کە وەکو تەجروبەی خۆش من پێت بڵێم کە زۆر نەخۆشمان بینیوە دەتوانم بڵێم بۆنی ناخۆشی دەم وەکو عینوان زۆر بچووکە بەس وەکو کێشە زۆر گەورەیە و یەکشتی تریشت پێ بڵێم زۆربەی ئەوانەی کە بۆنی ناخۆشی دەمیان هەیە کە وەکو نەخۆشی درێژخایەنە دەتوانم بڵێم 90 بۆ 95 عیلاج نەکراون و تا ئێستاش عیلاج نەکراون زۆر کەسمان هەیە بەدەست ئەوە دەناڵێنێ چونکە بەڕاستی مۆزوعی دەم و قسەکردن و هەناسە یەکێکە لەوانەیە کە تۆ زۆر جار هەیە بربەست بۆ دروست دەکات لە گفتوگۆکردن لە قسەکردن و دەبێتە هۆی ئەوەی تەسەوور کە چەندین بەحسمان هەیە کە
تأثیر لە سایکۆلۆژی ئینسان دەکات یعنی بەرداوامەوە کەسانە لە حەزەردا دەژین لە قسەکردن لەگە بەرامبەر هەست بە نەقسێک دەکەن یعنی ئێمە بابەتەکەەوە بچووک تەماشای نەکەین بەس بۆنێکە و لە ناو دەم دێ باشە کەواتە ئەوەی کە چارەسەر ئەکرێ کامانن ئەوانەمان زانی کە بۆ نەخۆشە درێژخانەکان تا ئێستا باسی لێوەکەیت عیلاجێکی وانە چارەسەرێکی وانە بەڵام ئەوانەی کە چارەسەر ئەکرێن بۆ نمونە ئەو گیراوانەی کە ناودەمی پێ ئەشۆرێت هەویری ددان کە دانی پێ ئەشۆین یاخود هەندێک حەب هەیە کە ئەخورێت بۆ تام خۆشکردنی دەم و ددان و هەروەها بۆن خۆشکردنیشێتی هەندێک جاش دەوترێوانە زیانی هەیە چکە شەکرێکی تێدایە ئەوەش دیسانە ئەبێتەوە ئەمانە چارەسەرێکی کاتین یاخود دەتوانین بڵێنەوە چارەسەرێکە چۆن لە ڕووپۆش خیمارێکە خاتە سەر کێشە ئەسڵێکە بالضبط بەس پێش چارەسەرەکە حەزمێ بەس تێستەکەی باسکەین چکە زۆر کەسێ با بخۆی فەحسێ بکە بە یەکەم بزانین هەیەی یان نێت ئەو زۆر مهمە دوو جۆر تێستمانێت دوو جۆر فەحسکردنمان فەحسێکیان هەیە شخصەکە دەتوانێت خۆی بیکە ئەویش ئەوەیە کە مەسەلەن لیک دەخاتە سەر پشتی دەستی زمان لە پشتی دەستێدا لیکی لەسەردانێت دەسانێک ڕادەوسێت تاوشێک دەبێتەوە بۆنی دەکە ئەوە زۆر زەڕورە تەوان بەری دەست نابێت لەبەرەوەی ئێمە بەرکەوتمانێت بەردام ئەم ڕنگانە لێرە دەگۆڕێت بۆنەکان لێرە دەگۆڕێت بۆیە لە پشتی دەستدای دەنێ دەسانی ڕادەوسێت بۆنی دەکە ئەگەر نەیتوانی بەمە یەک لای کاتەوە ئەو جا کەسێک بەرامبەری پێ دەڵێن تێستەرێک یعنی کەسێک کە ئەگزامی دەکە فەحسی دەکە ئەمەشیان دوو جۆر فەحس دەکە یەکێکیانەوەیە کە هەناسەی ڕادەگرێت بەس دەمی دەکاتەوە قەپات دەکە بۆی بزانی لە ناو دەمێتی بۆنەکە جۆری دۆمیانەوەیە کە دەمی قەپات دەکە ئینجا بە هەناسە لە ڕێی لوتیەوە دەدا بۆی بزانین ئەکستراکێ ینی لە ڕێی بۆڕی هەناسەوەوانەوەیە بۆ ئەم دوو جۆرە دەکرێت تێستی بکە و تێستیشمان هەیە بەڕاستی لە مختبەرات دەکرێت کە بەداخۆ ئێمە لێرە نیمانە بەڵام بۆ دوو جۆرەی کە باسمان کرد بە شێژی زۆر ساتوانین با بڵێن ئاشکرای بکەین کە بۆنەکە هەیە یان نییە بەنسبەت چارەسەریەکانەوە تەوعان چارەسەری لای ئێمە عادەتەن وەکو پزیشک ئێمە دەگەڕین بە دوای سەبەبەکەیدا تۆ تا سەبەب نەدۆزیتەوە ناتوانین چارەسەرکەوە ینی بۆ نمونە کە ئاگرێک لە شوێنێک دەکەوێتەوە تۆ هەتا مەسەلەن وەختێکی دوور و درێژ تۆ بەس خەریکی دووکەڵەکەی لاب بی تاوەکو ئاگرەکە نەکوژێنیتەوە هەر دروست دەبێتەوە بەڕاستی مۆزۆعی بۆنی ناخۆشی دەم من کە دەڵێم زۆربەی چارەسەر نەکراوە لەبەرەوەی زۆربەی نەگەڕا بە دوای کێشەکەدا بەس گەڕا بە دوای کە چۆن بۆنەکە نێڵێ هەرەوەی کە تۆ باست کرد زۆر جارێ فێڵ لە خۆمان دەکەین بۆی کە بۆنێکی سەطحی بەکاردێنی بەس بۆنەکە نێڵین بە وەختێکی محدود بۆ چاوپێکەوتنێکە دانیشتنێکە بۆ شتانە و خلاص دوای ناگەڕێ زۆر جارێ ئێمە بە شتێک هەیە لێرەدا مەسەلەن لە توپدا ئێمە زۆر جار هەیە نیشانە لە شوێنێک دەبینین نەخۆشی لە شوێنێکی ترە ئەوە زۆر مهمە بە تایبەتی ناودەم یەکێکە لەو شوێنانێک کە زۆرێک لە عرازەکانی نەخۆشی جسمی ئینسان لە ناودەمدا دەردەکەوێت کە نیشانێک دەبین لە ناودەم بۆمان دەردەکەوێت کە نەخۆشێک لە شوێنێکی تر هەیە بەڕاستی زەڕورە عیلاجکردنیەوەنە بۆ نمونە ئەوانەی کە ناودەم سەبەبی کە با بڵێن بۆنەکە لە ناودەم بێ عیلاجکردنیان ئاسانە قوڕز نییە ینی مەسەلەن هەر ئیلتیابێکە هەر ددان کلۆربوونێکە هەر شتێکە لەو شتانێکە هەیە دەکرێت زۆر بە ئاسانی عیلاج بکرێ و بۆنەکە بە یەکجاری بنبڕ بکرێ ئەمە یەکێکە لەوانتر ئەو بەشێک کە با بڵێن ئێکسترایەکە بۆی کە لە خارجی دەم بوو ئەوە طبعاً پزیشکی پسپۆری تایبەتمەندی پێویستە چونکە خۆت دەزانی هەرێکێک لەوانە تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە ئەگەر کەسێک مشکلێکی لێ هەبوو دەکرێت عیلاجێکی لێ بکات طبعاً ئێمە چۆن بزانین ئەمانە مشکلەکە لە چێ پێم وتم بۆنەکان جیاوازە بەو بۆنە جیاوازانە بۆیە ئەگزامینەرێک واتە فەحسکەرێک گازەکان ناویان هەیە وەکو ئامۆنیاکە ئەو کەسێک کە تێستی دەکات ئەوە مهمە ئەوەی کە تێستی دەکات جیاوازی دەکات بۆنانە ئەو کات ئەو پێی دەڵێت تۆ مشکلت احتیمالە لەوێ بێ طبعا ئێمە شتێکی 100% شمانی لە توپدا یەکەم فەحس کە دەکرێت ئێمە پێی دەڵێن دیفرێنشیال دایگنۆزیس واتە کۆمەڵێک فەحسی جیاواز بە یەک جار با بڵێن کۆمەڵێک احتیمالاتی جیاواز دادەنین دوایی اینجا دێین هەتاوەکو دەگەینە دقیق چی مشکلێکی هەیە بەم جیاوازی بۆنانە دەکرێت ئەو کەسێک کە تێستی ئەم شەخصە دەکات با بڵێن فەحسی ئەم کەسە دەکات بۆی دەرەکەوێت مەسەلەن مشکلەی کلیە هەیە تۆ بەهۆی بۆنی ناخۆش دەمەوە تۆ کلیەکەش دۆزیەوە بۆی هەیە مەسەلەن پێی دەڵێن مثلا لیڤەر سیرهۆسس واتە تەشەمۆعی جگەر ینی جگەر دەتوێتەوە بە مۆم دەبێت وەکو مۆمی لێ دێ ئەگەر ئەمە وایات ئەمیش زۆرێک لە بۆن دروست دەکات من ئەوانەی کە باسم کرد بە سەریعیە ئەگەر نە هەموو ئەندامێک ئەوانەی کە ناو لەشن زۆربەی زۆریان کە تووشی نەخۆشی دەبن بۆنێک لە ناو دەم ینی دەردەکەن ئەم شتانە کە بۆنەکە جیاکرایەوە دەکرێت ئەو کاتی تۆ عیلاجی ئەو ئۆرگانت بکەیت بۆ نمونە جیو بتێت و عیلاجی جیوبەکەت کە بۆنەکە نامێنێ کلیێت مشکلەی هەیە نامێنێ سوکەرێکت عیلاجکە نامێنێ ئەمانە کە تو دۆزیتەوە دەکرێت عیلاجەکەی زۆر ئاسان بێت بەڵێ ئێمە زۆر سپاسی تۆکەین ئەم بەیانیە لەگەڵمان بووین هەم هۆکارەکانت دەستنیشان کرد هەم چارەسەریەکانە هەم تێستکردنەکەی کە لە هەمووی گرنگترێکە بۆ خۆشمان ئەتوانین تێستی ئەوشتە بکەین دکتۆر مستەفا ڕەسوول محەممەد کە پزیشکی پسپۆری دەم و ددان بووی ئەم بەیانیە لەگەڵ ئێمە زۆر سپاس دەکەین بەخێرهاتی دەستان خۆش
گەورەتری پرۆژەی بەرهەمهێنانی شیر لەسەر ئاستی کوردستان و عێراق لە سنووری گەرمیان لە ئایندێکی نزیکدا دەست بە بەرهەمهێنانی شیر دەکات لە ڕێگەی 756 مانگا لە جۆرەکانی هۆڵشتاین و جێرسی کە لە چەند وڵاتێکی ئەوروپی هاوردەی کوردستان کراون. پرۆژەکە ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 60 تۆن شیری دەبێت. ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە گرنگ و ستراتیژیەکانی سنووری ئیداری گەرمیان. لە ڕۆژێکدا توانای بەرهەمهێنانی 60 تۆن شیرەمەنی هەیە و توانای بەخێوکردن و پەروەردەکردنی 756 سەرمانگای هەیە. بەکەوتنە سەرکاری ئەم پرۆژەیە 1150 دەرفەتیکار بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دەڕەخسێنێ کە ئەمەش هاوتەری بە لەگەڵ پلان و بەرنامەکانی وەزارەتی کشتتوکاڵ لە پێناو گرنگیدانی زیاتر بە ئاسایشی خۆراک و پاڵپشتی پرۆژە خۆماڵیەکان لە هەرێمی کوردستان. عادەتەن لە وڵاتی خۆمانە گەرمایەکی پڕوکێنەرمان هەیە لەوەچێت لەو گەرمایە نەتوانین ئەو کەمیەتە شیرا بە بەڵام ئەمە محاولەمان کردووە بتوانین نوعێتێکی باش بێنین ئینشاءڵڵا ئەو جۆمان بۆ ڕەخسانووە کە بۆ نمونە بتوانین فێنک بکرێت بەرگی ئەو گەرمایە بگرێ بەڵام لەگەڵەوەش لەوەچێت ساڵی یەکەم تۆزێک لەوەچێت بەشی خۆی ئەرک و قورس و ماندووبوونیەتی ببێت بەڵام ئینشاءڵڵا لە داهاتووە مستەقبلێکی باشی بێت بۆ وڵاتەوە بۆ ناوچەکەش ئینشاءڵڵا. گەرمیان بە هۆی وشکە ساڵیەوە 3 ساڵە ژمارەی ئاژەڵەکانی کەم دەبێتەوە و بەشێکی زۆری ئاژەڵدارانیش تووشی زیان بوونە و بۆ هۆیشەوە بەرهەمی گۆشت و شیرێمەنیەکان لە گەرمیان کەمی کردووە. بەڵام ئەم پرۆژەیە جیا لە خواستی ناوخۆ بەرهەم هەناردەی تەواوی عێراقیش دەکات. پێشبینی ئەوەکەین تەقریب بچی بۆ 50% ئاژەڵ کەمی کردووە خۆی بێ ئاژەڵ ساڵانە 20% زیاد بکات بەڵام ئێمە پێشبینی ئەوەکەین لە سەر و 20 کە زیادی نەکردوە سیتر بە قەزەری 50% کەم بۆتەوە. هۆکارەکەی هەموو ئەگەڕێتەوە بۆ وشکە ساڵی هەر کەمی ئاویش تەنها کانیا و ئاوەکانیش کەم بۆتەوە لە لادیەکان ئاوی خواردنی خۆشیان نەماوە. ئەم دیاردە زۆر ترسناکە وەکو پرۆژەی مانگای شیرەکە تەنها پرۆژەیەکی گەورەیەکە سوودی هەیە بۆ ناوچەکە بۆ دابینکردنی شیرەمەنی هەروە لە پەنیر و ماس و هەموو جۆرەکانی. لە هەنگاوی یەکەمدا ئەم پرۆژەیە 756 مانگای لە وڵاتانی ئەوروپاوە بۆ هاوردە دەکرێت. لەو مانگایانەش دوو جۆر مانگان جۆرێکیان مانگای هۆڵشتاینە و ساڵانە نزیکەی 10 تۆن بەرهەمی شیرەکەیەتی. جۆری دووەمیشیان مانگای جێرسیە و لە ساڵێکدا 7 بۆ 7 تەن و نیو شیر بەرهەم دێنێت. هەرێم جاف کوردستان 24 گەرمیان. وەزارەتی شارەوانی و ئاوادانکردنەوە لە ڕێگەی کۆمپانیا تایبەتەکانەوە کار بۆ ڕێخستنەوەی ڕێکلامی سەرشەقامەکان دەکات کە بە شێوەیەکی سەردەمیانە بێت. وەزارەتی ئاودانکردنەوە ماوەی یەک مانگی داهاتوو دەستەکات بە ڕێخستنەوەی ڕێکلامەکانی شەقامەکانی دەرەوەی شارەکان و وەزارەتی شارەوانیش لیژنێکی باڵای پێکێناوە بۆ ڕێخستنەوەی ناوشار بۆ ئەوەی کە ئەو شێوازە ڕێکلامانی کە لەسەر دوکانەکان و لەسەر بازاڕەکان هەن بە شێوازێکی سەردەمیانە بن و سیما شار جوانتر بکەن. لەمە جوانە بێت هیچ بۆردێکی ڕێکلام لە تەنیشت و ناوەڕاستی جادەکاندا بنرێت و ئەوەی هەشە پێویستە لە ماوەی مانگێکدا لا ببرێت. هاوکات دانانی بۆردی ڕێکلام لە ڕێگەی کۆمپانیاوە دەبێت. وەزارەتی ئاوادانکردنەوە گرێبەستی لەگەڵ دوو کۆمپانیا کردووە کە بە شێوەیەکی زۆر سەردەمیانە ڕێکلامەکاندا دەنرێن کە سیمایەکی جوان بداتە شەقامەکان و داهاتێکیش بۆ حکوومەت بگەڕێتەوە. مەبەستی سەرەکیمان لێ ئەوانش کار بکەن مەبەستی سەرەکیش لەوەیە کە ڕێخستنێکە بێت. ئێستا جۆرە پشیوی فۆزایەکە ینی هەر کەسە یەت خۆی بە شێوازی جۆرا جۆر هەیە بە تەنەکە هەیە بە شێوازی تر ڕێکلام ئەکا بۆ خۆی ئەما بێ ڕێکخرێتەوە تەنسیقەکە لەگەڵ ئەو کۆمپانیانە بە پێی یاسام و حقوقێک ئەیات ینی ڕسوماتێک ئەبێ بدات بۆ ئەو دانانی ڕێکلامەوە و نسبەیەکیشی وەکو داهات بۆ حکوومەت دەگەڕێتەوە. لە پارێزگای هەولێر و ئیدارەی سربەخۆی سۆران کۆمپانیایەکی تایبەت تەندەری بۆ دەرچووە و بەو کارە هەڵدەستێت. ئەوەی بێوێت لەو سنوورە لەسەر ڕێگاکان ڕێکلام بکات پێویستە لە ڕێگەی کۆمپانیاکەوە بێت. ئەمەش تەنیشتی ڕێگاکان ڕێک دەخاتەوە. هاوکات لە دهۆک و ئیدارەی سربەخۆی زاخۆش خەریکە بدرێتە کۆمپانیایەک بۆ ئەو ڕێکلامانەشی کە دەکەونە ناوشارەکان
وەزارەتی شارەوانی لیژنێکی باڵای پێکهێناوە بۆ ڕێخستنەوەیان. لیژنەیەکی تایبەتیش لە نێوان پارێزگا و وەزارەت و هەندێک جێی تایبەتمەندیش مەسەلەن لە بۆ شەقامی پزیشکان لەگەڵ سندیکای پزیشکان لە بۆ شوێنەکانی تر لەگەڵ دام و دەستگا پەیوەنددارەکان کاری پێویستی لەسەر دەکرێت هەم لە بۆ بەکارهینانی زمانی کوردی و هەم لە بۆ ڕێخستنەوەی بۆ ئەوەی تووشی تەلەوز بەسەڕی ینی خراپبینی هاوڵاتیان تووشی خراپبینین نەبن و جوانکاری لە ڕێخستنەوەی تابلۆکان هەبی کاری لەسەر دەکرێتەوە هیوادارین لە ماوەیەکی نزیک ئەنجامەکانی بەدیار بکەوێن. ماوەی مانگێک بۆ ئەوانە دانراوە کە ڕێکلامیان لەسەر شەقام و ناوەندی شەقامە سەرەکیەکان و دەرەوەی شارەکان داناوە بۆ ئەوەی لای بدەن. ئەگەر خۆیان لای نەدەن لە ڕێگەی ئیدارەکانەوە لا دەدرێت و لە ماوەی چەند مانگی داهاتووشدا وەزارەتی شارەوانی لەناو شارەکاندا دەست بە ڕێخستنەوەی شوێنی ڕێکلامەکان دەکات. ڕێناز تاعالی کوردستان 24 هەولێر. دەینە سەر باسی خاوەن پێداویستیە تایبەتەکان کە هەلی کاریان بۆ ڕەخسێنراوە لە ئوسترالیا پرۆگرامێکیان بۆ دانراوە کە هەلی کاریان بۆ بڕەخسێن. لەم پرۆگرامە ئەوان ڕاهێنا لەسەر چۆنێتی چاودێریکردنی کەسانی بە ساڵاچوو وەرەگرن دوای تەواوبوونی خولەکە ئەتوانن کە بۆ خۆیان بە ئاسانی کارێک لەم بوارە دەستەبەر بکەن چکە ڕاهێنانیان لەسەر کردووە و لەم وڵاتە لە ڕووی دابینکردنی پەرستار و چاودێر بۆ کەسانی بەتەمەن بۆشایەکی گەورە هەیە کە ئەکرێت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان ئەو بۆشایە پڕ بکرێتەوە. ئەم کۆمەڵە گەنجە یان حالەتی داون واتە مەنگۆلی یانیش ئۆتیزمیان هەیە. بەڵام هەمویان ئێستا بەشدارن لە خولێکی ڕاهێنانی تایبەت بە چاودێریکردنی کەسانی بە ساڵاچوو. ئەم ڕاهێنانە زۆر لەوانانی لە قوتابخانە وەرمانگرتووە بۆمان باشتر بووە چونکە لایانی کەم بەم شێوەیە خەڵکەکە لەو بارودۆخی ئێمە پێدا دێتەپەڕین تێدەگات. خولەکە بەشێکە لە پرۆگرامێک کە تایبەتە بە دەستەبەرکردنی کار بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان و لەلایەن ڕێکخراوێکی ناحکومی بە ناوی JFA Purple Orange لە شاری ئەتلەتی ئوسترالیا ڕێکخراوە. هەندێک لەوانەی لە لامان ڕاهێنان وەردەگرن پێشتر کاریان نەبووە. هەندێکیان بۆ ماوەی زیاتر لە 5 ساڵە کە کاریان دەست نەکەوتووە. هەر بۆ یەم خولە دەواازەیە کە بۆیان تا بچنە ناو بازاڕ. بە گوێرەی ڕاپرسیە کە لەلایەن کۆمیسیۆنی شاهانەی ئوسترالیا بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان ئەنجام درراوە دەرکەوتووە ژمارەیەکی زۆر کەم لە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت کاریان دەستکەوتووە. ئەوان لە ڕاپرسیەکەدا ئاماژەیان بەوە داوە هەرچەندە لە کاتی پێشکەشکردن بۆ کارێک کێشەیان نییە بەڵام کاتێک بۆ چاوپێکەوتنی کار دەچن و خاوەن کارەکان دەزانن ئەوان خاوەن پێداویستی تایبەتن ڕەتیان دەکەنەوە. بەڵام ئەوان پێیان وایە بەو هۆیەی لەسەر بنەمای بارودۆخی جەستەیی یان دەرونیان جۆرەها پێشێلکاریان لە دەشکراوە بۆیە بۆ چاودێریکردنی کەسانی بە ساڵاچوو بەڕادەی پێویست مرۆڤایەتی و بەزەیان تێدایە. بینەرانی بەیانی 24 سپاسانەکەم تا ئێستا لەگەڵمان بوون بۆ هیوایشم کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت ئەم بەیانیە تا بە یەگەشتنەوەکی دیکە بەخواتان ئەسپێرم و پرۆگرام کۆتایی بێت. سپاس دەکەم.